زیادبوونی ڕێژەی بەکارهێنانی ماتۆرسکیل لە کفریدا بەدوای خۆیدا کێشەی بۆ دانیشتوانی شارەکە دروست کردووە. بەشێک لە بەکارهێنەرانی ئەو ماتۆرسکیلانە بەهۆی پابەدنەبوونیان بە ڕێنمایی و یاساکانەوە هۆکاری ڕووداوی هاتوچۆن و هەندێک جار بێزارکردنی هاوڵاتیانیشان لێکەوتوتەوە. ئەرکی ئیداری شار یا هاتوچۆی کفری ئەوەیە بتوانن سزایەکی قورس بەسەر ئەو کەسانەدا بسەپێنن کە پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ نابن، بە تایبەت ئەو ماتۆرسکیلانی کە دەگیرێن دووبارە بەرنەدرێنەوە، سزای قورسیان بدرێت و ئەگەر بتوانش ئیجازە هەڵدەن ئینجازەدان بە کەسانی کە ماتۆرس لێخوڕن قورسی کەنەوە بۆ ئەوەی لانی کەم ئەم حاڵەتێکی سروشتی خۆ وەرگێت. و لەم شاری ئێمە ژمارەی ماتۆرسوار بەڕاستی زۆر بووە. هۆکارەکەشی ئەوەیە مەسەلەن نرخی ئەم ماتۆڕانە کە لەو دیوەیەت هیچ باج و سەرایەکی لەسەر نییە. مەسەلەن لە دووز لە کەرکووک لە جەلەولاوێنن مەسەن بە پارەیەکی کەم لەگەڵ ڕێزمە هەر مناڵێک هەڵەسێت بە 300,000 ماتۆڕێکە کڕێ یەت لەم شارە مەسەلەن کە خراپ لێ خوڕینە یاخود سەرپێکی کردنیان هەر شتێک ئەمەش مەسەلەن داری هاتوچۆ قایمقامی لێ کردووە چەند بڕیارێک دەربکەن تا ڕۆژێک بەیەکەوە بسووتێنن. مەسەلەن من لەم شارە ماتۆڕسوارێکم ڕۆژانە ئەچم بۆ سەر کارەکەی خۆم بە ماتۆڕ. مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆ بەردەوام دەیانەوێت کێشەکانی ئەو دیاردەیە کەم بکەنەوە. لە ماوەی ڕابردووشدا دەستیان بەسەر زیاتر لە 100 ماتۆرسکیلدا گرتووە و خاوەنەکانیان سزا داوە. بەڵام هێشتا کێشەکە بۆ هاوڵاتیان بەردەوامە و پۆلیسیش دەڵێت ڕێگە نادەین سەرپێچیکاران تەشەنە بکەن. هەموو شارەکان بە عەلەنی ماتۆرسکیل بەبێ ئەوەلیات و بەبێ ژمارە دەفرۆشێن. من داوا دەکەم لە ڕێگای ئەم کەناڵە جوانە ئێوە بۆ چەند جارێکیش داوام کردووە سنوورێک دابنن ماتۆرسکیل. ئێمە ڕۆژانە دەستگیریان دەکەین 100 دەستگیر دەکەین 200 دەستگیر دەکەین 500 وای لێ هاتووە خەڵکیش بێزار بووە لە ماتۆرسکیل و دیسان بووەتە هۆی ئەوەی کە ئەو هەموو گەنجانەمان بەهۆی ماتۆرسکیلەوە ئێمە ڕۆژانە هاچووی حەوادث ڕوودەدا. هەندێک جار لەلایەن بەشێک لە هاوڵاتیانەوە ماتۆرسکیل وەک یەکێک لە هۆیەکانی گەیاندن و بەڕەچاوکردنی یاساکان بەکاردەهێنن. بەڵام ئەو شۆفێرانەی سەرپێچی یاساکانی هاتوچۆ دەکەن دیمەنەکانی بەکارهێنانی ماتۆرسکیلیان بەلای دانیشتوان و پیاوانی پۆلیسی هاتوچۆشەوە تێک داوە. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.